قەدەوت بۆ هاتوتە پێشە بڵێ خودایە بۆ هەر شتێکی بۆم خۆشە، هەر شتێکی بۆم جالبە، هەر شتێک دڵم پێوێت ئێمە لە دەستی دەدەم. جا عیشق بێ و خۆشەویستی بێ، ئیش بێ، کەلوپەلێک بێ، سەفەرێک بێ بۆت مهم بێ، پەیوەندێکی شراکەتی بێ بۆت مهم بێ، کارێکی ئیشوکاری بێ بۆت مهم بێ، بۆ شتەکانت لێ تێک دەچێتەوە. و هەمیشە دەڵێی باوەی کە ئەمن تەواوی ئەنەرژی و ماندووبوون و هیلاکبوونی خۆمی لەسەر کارەکەدا دەنێم و زۆر جان زۆر چاک وریام کە خودای نەکردە شەکەم لێ تێک نەچێتەوە، بەڵام لێم تێک دەچێتەوە. ئەگەر ئەو پرسیارە لە ژیاندا بواتە پێشێ تا ئاخری ڤیدیۆ دەگەڵم بە پێت دەڵم بێگومان کە هەڵەی تۆ دەچۆدایە کە ئەو کار باعیس دەبێ. سیمەنی پەریزەنم، نووسەر و دەروونناس، کارناسی باڵای ڕەواناسی لە خزمەت و دامتا لە لاپەڕی خۆمدا ئەو خاڵانی هەست دەکەم دەتوانێت ژیانتان خۆشترکە بۆتان باس بکەم. بێگومانەوەی بزانن سەرەتا لەوەی کە باسی سوالەکەمان بین نەگۆڕێ ئەوە تا لەبیر بێ کە ئەمەی مرۆڤ لە تەواوی ژیانماندا لە توولی ڕۆژێدا ئەمە دەگەڵ منداڵەکەمان، دەگەڵ هاوسەرەکەمان، دەگەڵ بنەماڵەکەمان، دەگەڵ جیرانەکانمان، دەگەڵ ئەوانەی لەگەڵا لەسەر ئیش و کارین، دەگەڵ خەڵکەکەی بازار پێکەوە بەردەوام ڕاوێژمان هەیە، ئێرتباتمان هەیە، لێکدوانەوەمان هەیە. و ئەگەر ئەمە وەکو مرۆڤێکی جیهانی تازە نەزانین چۆن ڕەفتار بکەین، هەمیشە پاشکەوتوین. ئەوەی بزانن کە ڕەمزی پێشکەوتوو بوون ئەوەیە کە ئەمە سیاسەت بزانین. یەکێک لەو سیاسەتانی ئەو ڕۆدەتەم هەیە فێرتانکەم فێڵێکە کە مێشکمان لە مەیدەکا، مێشکی مادی، مێشکی مەیە وەلی زۆر جار بەداخەوە زۆر دژمنانەمان لەگەڵ ڕەفتار دەکا. ئەما بێنین ئەو بابەتەی بکەینەوە، جوانتری ڕاوێژ لەسەر بکەین و بزانین بۆچی وایە. هێنەوە سەر بەحسەکەی خۆمان. شتێکمان زۆر بۆ مهمە، هەست بەوەی بکەن کە بەدەستهێنانی دڵی خاتوونێکە، هەست بەوەی بکەن کە بەدەستهێنانی دڵی ئاغایەکە، یا ئەوەی کە ئەمە بێنین کارێک بکەین کە لە تەرەفی بەرابەرەکەمان کە ڕئیسی مەیە هەستێک بە وجود بێنین کە ئەمەی پێ دروست بێ و ئەمە بە عنوانی هاوکاری خۆی قبول بکە، یا ئەوەی کە دەمان هەیە پیشنەهادی شەراکەت و بەرادری بە یەکێکی بدەین و هەر مێشکی خۆماندا دەیکۆڵینەوە کە چۆن بکەین کە ئەو مرۆڤە ئەمە قبول بکە، لیاقەتەکان و تایبەتمەندیکان و هەستی مە بەجوانی ببینێ. وەلی بەداخەوە زۆر زارەمە زۆر ناشیانە کارە دەکەین بۆ کاریکەی چێ دێنین دەگەڕێنەوە پشتەوە. مێشکی ما دروستەکە ئەندامێک لە جەستەی مەیە، بەڵام زۆر کات ئەگەر نەزانین درستی ڕەفتار دەگەڵ بکەین دژمنانەمان دەگەڵ ڕەفتار دەکا و هەڵەمان دەخا، تووشی خەتایەمان دەکا. خۆ شتێک کە بۆمان گرنگایەتی نییە، ئەو دەم زۆر جوان دەزانین ئاقلانە چۆن لەگەڵ ڕەفتار بکەین، بەڵام کاتێکە ئەو پەیغامە بە مێشکمان دەدەین، ئەو نامەیە بۆ دەنێرین کە ئەو شتە بۆ من گرنگایەتی زۆرە، جا ئاغایە، خانمە، ئیشە، ئەسڵ کەلوپەلە زۆر زار مەسەڵەن ژنە کتوێتی زۆر سەیرە دڵم بە هەر شتێکی بە هەیە، ڕاست مەسەڵەن ئەگەر شتێکی بێ ئەو شتە دەشکێ، هەرچەند ئاگام لە شتێکی هەیە ڕاست ئەگەر اتفاقێک دەکەوێت بەڵا بەسەر ئەو کەلوپەلە دێ ئەو چۆن نەڤایە و شتێک دەڕاوێژی خەڵکی داهاتوتە گۆڕێکە خوا دڵت بە هیچ شتێکەوە نەبێ، هەرچی دڵت پێوەی بێ لە دەستت دەچێ. ئەوە دەروونناسەکان دەڵان ئەتۆ دە هەڵەدای، فکر مەکە هەر شتێکە تو بۆت موهیمە لە دەستت دەڕاتە سەرێ، نا ئەو گومانێکی هەڵەیە. ئەو جوورەی کە تۆ بە مێشکت دەڵێ ئەو شتە بۆ من گرنگایەتی زۆرە، کاتێک کە تۆ وەک بەرچەسپێک لەسەری لێ دەدەی دەڵێ ئەو شتە بۆ من گرنگایەتی زۆرە، مێشکت دەشەمزێ، مێشکت دێنێ تایبەتی دەکاتەوە دەیباتە لای سەرێ و عەلامەتی هشدارێکی زۆر تون دەدا بە دوای ویدا ترس بە وجود دێ. ترسی چی؟ ئەگەر بشکێت چ دەبێ؟ ئەگەر ئەو خاتونە لە دەستم چ دەبێ؟ ئەگەر ئەو پیاوە کەوەندە دڵم پێوەیەتی لە دەستم چ دەبێ؟ ئەگەر ئیشەکەم سەر نەگرێت چ دەبێ؟ ئەو ترسا دێنێ ڕەفتارەکانی مە، جوڵانەوەکانی مە دەگۆڕێ، جوڵانەوەکانی مە حاڵەتێک پەیدا دەکا کە دەترسین، بە ترسەوە بۆ شتەکە دەچین، ئیدی بۆ خۆمان نین، قەدەمێک لە پێشمە ترسەکەمانە کە کارەکە دەکا. تمشا دەکەی پەیوەندیەکانی خەڵکی زۆر جوان جێبەجێ دەکەی، ئەگەر دەستی بەرابەر خاتونێکی بۆ پیاوێکی قسە دەکەی یا بەرەبەر پیاوێکی بۆ خاتونێکی قسان دەکەی، ئەوەندا وەکو دەروونناسێک وەکو ئینسانێکی زۆرزان دەزانی قسام بکەی، دەزانی نمونە بێنی و دەزانی بێنە بێنیەوە وتەکانت هەموو بەڕێوەجێیە. بەڵام ئەگەر دەچی کاری خۆت جێبەجێکەی ئەسەن قسێکی لە شەرق دەکەی، قسێکی لە غەرب دەکەی، دوایە بە خۆت پێکەنینە دەگاڵتت بە خۆت دێ دەڵێ بام کۆت بۆ قسەیەم کرد، بۆ جوڵانەوەیم کرد، بۆ حرەکەتە ناشیاوم کرد. دلیلەکەی وەیە کە تۆ لە مێشکت یەک دانا بێوەی کە بخۆشت ئاگاداربی مێشکت ترساندۆ پێت کتۆ کە ئەو شتە بۆ من گرنگایەتی زۆرە. کاتێک کە تۆ ئەو پەیغامە گرنگایەتیە بە مێشکت دەدەی، مێشکت ترسەکەی ساز کردو،
و ئەو ترسێ کاری مەخرا دەکا ئەو ترسێ کە ئەمە زۆر جار دەترسێنێ ئەمە خاتون هاتۆ توێتی خان پەریزەن ئەمن ئەو پیاوم زۆر خۆش دەوێت یا پێ ئاغا هاتۆ خان پەریزەن ئەو خاتونم زۆر خۆش دەوێت بەڵام نازانم بۆ دا ڕفتارم دە شێوازی جوڵانەوەکەم هەمیشە کارێکی دەکەم کە بجگەی بێکە ئەو خاتونە یا ئەو پیاوەی بۆ لای خۆم ڕاکێشم ئیتفاقەن لە خۆمی دوور دەکەمەوە بە هەڵە لە من حاڵی دەبێ زۆر زار ئەو جوورێک کە پێم خۆشە خۆمی پێ بناسێنم ناتوانم خۆمی پێ بناسێنم یا کارێکی شەراکەتیدا ئیشێکمدا زۆر بۆ گرنگایەتی هەیە بەڵام ئەگەر هاتوون بەرابەر ئەو کەسێک کە پێم خۆش بۆ ئەو شەراکەتە و بەرادەری دەگەڵ بکەم دانیشتم بۆ قسەکردن ئەلانیش بۆ خۆم پێم سەرەوە چم کوت خۆشەویستان ئەو وێنانەی کە ئەمە بۆ گۆم هێنانەوە وێنەهایەکی بڕێک بەربڵاوە بە زۆر زاربە بۆ زۆر شتی دیکەشدا ئەو هەڵەیەمان بەسەر دێ ئەمە دێنین بە ئەرزشدان بە شتەهایە کە دەژیانماندا هەیە جا ئیش بێ ئینسان بێ منداڵ بێ هەر شتێک کە بە قەولی کوردەباری خۆمان دڵمان زۆر چوو سەرێ ترسێک لە دڵماندا ساز دەبێ ئەو ترسە کاری مەخرا دەکا دیتوتانە هەر کار ئەمە بە ترسە و دەستمان بۆ شتێکی بردۆ دەستمان بۆ کارێکی بردۆ بە ترسە ئەسەن لیوانێک بە پێمان بڵێن ئەو لیوانەی تاکو ئاشپزخانەی بەرە و مراقب بە بریا بەکەی چی لێ نەیە بێگومان شتێکی لێدێ بۆچی بە نەزەرتان بە ڕایەنگۆ نیرویەکی عەجیب و غەریب لە ماوەڕاوە دێ ئەو لیوانی دەشکێنێ یا ئەو هەستە ترسەی ما ڕەفتار و جوڵانەوەی ما ناشیانە دەکا ڕفتاری ما دەگۆڕێ ئیدی ئەمە بۆ خۆمان نین بەزە گردەتان هەبێ بە تایبەت لە پەیوەندیکەتاندا چونکە وەک دەڕوو ناسێکدا شتێک کە زۆرم دیتۆ بەداخەوە لە پەیوەندیکاندا ئەو شتە زۆر دێتە گۆڕێ و زۆر کات ژن و مێردەکە یا خۆشەویستەکان بێوەی کە توانی بەیان کە یەکتری دروست بناسن چیژ و تام لە خۆشەویستیکان بزانن کاریان بە جودایی گەیشتۆ بۆچی چونکە یەکێک لەوان زۆری هەستی گرنگایەتی بۆ خۆشەویستیە داوە و دە مێشکی خۆیدا کوتوێتی ئەگەر ئەو ئینسانی لە دەستدەم بەدبەختم بوونی ئەو ئینسانە دەژیانی مندا بە مانای خۆشیە بە مانای خۆشبەختیە ئەگەر ئەو ئینسان دەژیانیدا بمێنێ ئەمنە هیچ غەم و ناڕەحەتێکم نابێ خۆ بێگومان کاتێک کە تۆ ئاوا گرنگاتی بە شتەکە دەدەی مێشکت بەڕادەیەکی زۆر دەترسێ و ئەو ترسە دە جوڵانەوەی تۆدا خۆی نیشان دەدا کاتێک کەمە شێوازی ڕەفتارەکەمان لە ڕووی ترس بوو ئەو دەمیدی بۆ خۆمان نین ترسەکەمانە کە بەر لەمە دەڕواکارەکان دەکا ئەوەتان لەبیر بێ ئەگەر هەستەکانی ما وەک خۆشی ناڕەحەتی غەم قەڵسی هەموو دڵەڕاوکە هەر کام لەوانە دا مێشکی مەدا هەبوو ساز بوو ئیدی جوڵانەوەی ما لە دەستی مە چۆتە دەرێ ئەوە کە کارەکە دەکا ئەمە نین بیسوتانە کە زۆر کات ئەگەر یەکێک ڕقی هەستا دەرقەستاندا کارێکی کردو دوای پەشیمان بوو کتویانە بوات کرد فڵانی دەڵە ئەو کاتە هێندەر قمەستا بوو ئەسەن نەمتوانی نەمزانی چم کرد گومانتان هەبێکە کاتێک کەمە گرنگاتی بە شتێک دەدەین وە لە دەستدانی ئەو ئینسشتا یا ئەو مرۆڤە ئەمە زۆر دەترسێنێ ترسەکەیە کە دەجوڵێتەوە ترسەکەیە کە ڕەفتارێ دەکا و مە هەست دەکەین کە بۆ خۆمان لەو کارێ دەکەین بەس هەمیشە بە مێشکتان ئارامکەن هیچ کات کارێک مەکەن کە مێشکتان بێتە ئەو هەستەی کە شەرایەت نۆرماڵ نێ شەرایەت لە کۆنتترۆل خارجە و ئەمن دەبێ هەستایەکی وەک ترس وەک دڵەڕاوکە وەکو نیگەرانی لە خۆمدا زیادکەم چونکە ئەگەر تۆ ئەو هەستانە دەمێشکتدا ساز بوو و دەبەدەنتدا بڵاو بووە جوڵانەوەکەت ئیدی لە دەستڕستی تۆ خارج بوو و ئەو هەستانەیە کە دەجوڵێنەوە نەگەتۆ زۆر چارە سەرەکەشی ڕاحەتە هەست مەکەن کە کارێکی زۆر عەجیب و غەریب دەبێ بکەن کاتێک کە دەگەڵ مرۆڤێک ئاشنا بوون ئەو خاتونە یا ئاغایەتان زۆر خۆش دەوێ یەک جملە بە مێشکتان بدەن ئەگەر ئەو ئینسانە بە قازانجی من بێ و دڵخۆشی من بێ و ژیانی من دەگەڵبی بە ئاسایش بکە بێگومان جێبەجێ دەبێ ڕەوابیتەکە دە خیال بافیدا زۆر گەورە مەکەن بەداخەو خاتونەکان زۆر کاری دەکەن دەمێشکی خۆیاندا دێنن دەڵێن کە ئەگەر بۆ مێر بۆ ئاغایی بکەم ژیانم خۆش دەبێ هەمچین سیارێکم بۆ دەکرێ هەمچین ماڵێکم بۆ دادنێ هەمچین سەفەرهایەکم دەبا هەمچین ئازادی هایەکم دەداتێ و ئەو شتانە مێشکت دڵا پەس ئەگەر نەبێتی و ئەو دەمی ترسەکە ساز بۆ بە پیاوەکە شەربەتەر دەمێشکی خۆیدا دەڵا ئەگەر و خاتونەی بەدەست بێنم خۆشی دنیا ڕوم تێ دەکەم و بە دوای ویدا مێشک دڵا دەی ئەگەر نەبوو پەس ترسەکە ساز دەبێ ترس یەکێک لە هۆکاریکانەکە دەمێشکی مەدا ساز دەبێ و زۆر کات بە دەستی خۆمان سازی دەکەین بە بیرکردنەوەکەمان ئەمە هەموو مەجبورین بە بیرکردنەوە مرۆڤ وایە هەر کاتێک دەرفەتێکی زۆر چکۆلەشی هەبێ دەست دەکا بە بیرکردنەوە
بەڵام ئەمە بیرکردنەوە دەزانین وەلی چۆن بیرکردنەوەیە کە فێر نەبووین لە بیرەکانتاندا لەو کاتێکە دانیشتون و دەمێشکی خۆتاندا ژیانی خۆتان لێ دەکۆڵنەوە سەروبنی دەکەن هیچ کات ئەوەندە گرنگایەتێک بە مەبەستهایەک مەدەن کە ترس دەتاندا ساز بێ زۆر کەس مەسەڵەن هێندە بە هەستەوە دڵە ئەمنە سەرمایە زۆرە دادەنێم ئەو پارە زۆرە دادەنێم نەکا ئیشەکەم نەیگرێ نەکا مەعاملەکەم جێبەجێ نەبێ نەکا ئەو شتا بە دروستی سەر نەگرێ ئەو نەکایانە ترسێکی زۆر دەمێشکی دۆدا ساز دەبێ و ئەو هەستە ترسا وەکو تەپومژێک وایە کە دەمێشکدا ساز دەبێ ئەو تەپومژە بیرکردنەوەی جوانت لێ دەستێنێ ئەو تەپومژە ناهێڵێ ئەتۆ بە جوانی بە وردی لە مێشک و فکری خۆت ئیسفادە بکەیت پس هەمیشە 50 چاڵ لە قەزەکان بکەن لە بابەتەکان بکەن لەمێشکی خۆتدا بڵە من حەولی خۆم دەدەم واگەر ئیشەڵا ئەو شتە بە نەفعی منە سەرنجام دەگرێ ئەمن تەلاشی خۆم بۆ کردو و ئەگەر نەشیگر ئاسمان بە عارزی نایە بە قەولی کورداری خۆمان خۆ تەشقی ئاسمان ناڕوخێ دەچم بۆ ئیشێکی دیکە یا دەچم دەگەڵ خاتونێکی دیکە یا دەگەڵ ئاغایەکی دیکە پەیوەندی دەگرم و ئیشەڵا دەوێدا بتوانم بەو نەتیجەی کە دڵم دەیهەوێ بگەم ئەوتان لەبیر بێکە ژیانی ئینسان ژیانێکە هەزاران لاپەڕی هەیە حەست مەکەن کە ئەگەر دەو لاپەڕەدا بدۆڕێنن ئەگەر دەو لاپەڕەدا نەتیجە وەرنەگرن مرۆڤێکی بەدبەخت بوون و تازەش هیچ شتێکان بۆ چانابێتەوە هەمیشە زێهنتان ئارامکەنەوە بە جملاتێکە پێی دەڵێن باوەڕ بفەرمونون تەعسیری ئەو کەلیمانەی کەمە دەیڵێن زۆر جار قودرەتێکی لەسەر مێشکمان هەیە کە ئەگەر قودرەتەکەی بزانن زۆر بە بریاتر ئیسفادەی لێ دەکەن هەمیشە مێشکتان ئارامکەنەوە ناخۆشین کاتەکانداندا بە مێشک و بڵات هەل دەبێ جێبەجێ دەبێ نەهایەت جێبەجێ نەبوو چ دەبێ هیچ اتفاقێک ناکەوێ دیسان تاو هەڵدێ دیسان شەودادێ و من وەک ئینسانێکی سالم بیر دەکەمەوە شتەهای چاتر دەدۆزمەوە کارهای باشتر ئەنجام دەدەم و ئینشەڵڵا کە بە مەقسوود و بە نەتیجەی دڵەوەی خۆم دەگەم خۆشەویستان ئەوی بزان کە ئەو جملاتێمە بە مێشکمانی دەڵێن هەستی ئارامیش و سڵح و سازش بە مێشکمان دەدا و مەغزێکە حەساوەیە دا ڕەفاهدایە دا ئەمنیەتدایە هەستی ترس و دڵڕاوکەینێ باشترین فکرەکان و باشترین بیرەکانی لێت هەدەدەرێ بە ئومیدی بێ کە ئینشاءڵڵا هەمومان دڵخۆشیمان هەبێ کەیفسازیمان هەبێ و ژیانێکی پڕ لە ئارامیش و سڵحمان هەبێ لەو ڤیدیۆچی دیکە کات و ناگرم حتمما بۆی کە لە ڤیدیۆکانمان ئیسفادە بکەن چونکە لەو لاپەڕەدا بە عمانی دەروونناسێک باز لە هەموو مەبەستەکان دەکەم لە تەربیەت بە شێوازی جوڵانەوە دەگەڵ منداڵەکەمان دەگەڵ هاوسەرەکەمان هەتا دەگەڵ خۆمان چونکە مە زۆر جار هەتا جوڵانەوە بەرابەر خۆمان نازانین چۆنە بەرابەر هەوکارەکانمان هەو ئیشەکانمان وانگۆ بۆی کە بتوان بەگشتی لەو خاڵانە تێبگەن و کەڵکیان لێوەرگرن کافیە فقط سابسکرایبمان کەن و بە نێوانێک دوو ڕۆژان سەردانێکی لاپەڕەکەمان بکەن بە هیوای دیتنەوەی دووبارەی ئەنگۆ هەمووتان بە خودایبانی سەردەست بێرم ئارەزوو ساغی سڵامەتیم بە هەموو نەماڵەکان هەیە خۆشمان دەبێن خوداتان دەگەڵ